بۆ پێی کە لە خانەوادەیەکی ئاینیم هەمیشە لە ماڵی ئێمە کتێب هەبووە و لە عینی کاتە پورزاکانم شێخ فاتیحی دۆڵان کوڕی شێخ فەتاحی دۆڵان کە شاعیرێکی گەورە بووە ئەوە کتێبخانەی هەبوو کوڕی پورم بووە منیش ئەو کات مناڵ بووم کارتێکردنی ئەو کتێبخانەکەی لێەوە بۆتە هەوێنێک بۆ من بۆ نمونە لە ڕووی ئاینیەوە من یەکەم کتێب کە زۆر کاری تێکردم قورئانی پیرۆز بوو هەر بۆ پێش کە سەرەتاییم تەواو کرد چوومە بەرەو خوێندنی ئاینی لە پەیمانگای ئیسلامی سلێمانی ئەوە دەرسەکانی تەفسیری قورئان و حەدیث و ئەو مامۆستایانی دەرسیان پێوتین قورئان زۆر کارتێکەری هەبوو بۆ سەرژانی من ئەمە لە ڕووی ئاینیەوە بەڵام لە هەمان کاتدا ڕۆژێک دەرسی عیلمی کەلاممان هەبوو مامۆستا خەتیب یادی بەخێر خوا عەفوی کە شێخ محەممەد عراقی ئەو پێیوتینەوە جەنابە ڕەنگە بزانی عیلمی کەلام دەرسێکی زۆر قورسە و باسی تەوحید و باسی ئەو شتانەی بوونی خواوەمانەیە من پرسیارێکم لێ کرد هاوڕێکانم چوار پێنجێکیان شیوعی بوون وتم مامۆستا ئاساییە ئێمە کتێبەکانی کارل مارکس و لینین و ئانە بخوێنینەوە وتی بەڵێ وتی ئەش بێ بخوێنەوە بۆ ئەوەی تێبگەن بزانن ئەوانیش چیان نووسیوە لە بابەتی ئەدەبیە شعرەکانی کامەران موکری زۆر کارتێکردنی هەبوو و هیمەد هۆش و ئەو جۆرە شعرانی کە لەو سەردەمەیە هەبوو بڵاوە ئەبوونەوە لە کتێبە مێژوویەکانە کتێبەکەی مێژووی کورد و کوردستانی مامۆستا محەممەد ئەمین زەکی بەک ئەوە شتێک بوو کە دەبێ ئێمەی کورد وەکو گەنج لەو سەردەمەیە دەبوو بیخوێنمەوە ئەوە بوو ئەوەشم خوێندەوە و یعنی مێژووی خۆم و نەتەوەکەم دەزانی بۆ خۆیەوە بەو دواییە هینێک کەوتە نێوان من و مامۆستا مەلا جەمیلی ڕۆژبەیانیەوە لەسەر بابەتێکی مێژووی کە من لەسەر شێخ عەبدولکەریمی قاری کەرەم بەرزنجی نووسی بووم ئەو ڕەدێکی بە قووەتی دامەوە و لەوێدا دیسان یەکێک لە سەرچاوەکانی کتێبەکەی مامۆستا محەممەد ئەمین زەکی بوو دەربارەی سلێمانی و ساداتی بەرزنجە و ئەم شتانە وەک ڕۆژنامەنووس دەستم کرد بە نووسین پێشەوەی نووسەر بووم ڕۆژنامەنووسیش لە جەریدەی هاوکاریەوە دەستم پێکرد لە ساڵ 1970 لەوێ هەوڵێکی زۆر هەبوو بۆ یەکخستنی زمانی کوردی و وەلێ لە ڕۆژنامەکەیە ئەو نووسینانەش کە بە بادینانی و دەنووسران بڵاو دەبوونەوە لەگەڵ سۆرانێکەیە ئەوی سۆرانێکە ئەم شێوە نووسینەی ئێستای سلێمانی بوو بەکارمانهێنا ئەوە ڕێڕەوی نووسینی من بوو هەرکە خۆشم خەڵکی سلێمانی ئەو کتێبەی کە منی گریان بۆ یەکەم جار کتێبی مەقتەل الئیمام الحوسێن عەلەیه السەلام شەهیدکردنی ئیمامی حوسێن بەڕاستی کە ئەو کتێبم خوێندەوە و
چۆن ئەو بۆ شێوەیە شەهید کرا بۆ شێوەیە کەس و کاری و مناڵی کۆرپەی و خوشکی و براکانی و ئیمامی عەباس خوا لێیان ڕازی بێ هەردوو دەسی و یعنی ئەو کتێبە گریانمی بەڕاستی. اینجا دوای ئەوە وتارێکی مامۆستا کرێکاریش هەر لاواندنەوەیەکە بۆ ئیمامی عەباس ئەوەش زۆر گریانمی. لەم بینەیە کتێبێک دەرچوو بە ناوی من حەزم ئەکرد نەک وەکوو کتێب حەزم ئەکرد من نووسەری تەفسیری قورئان بوومایە، یعنی قورئان بمتوانایە تەفسیری بکەم. بۆچی؟ ڕەنگە زۆر لە هاوڕێیانم ئێستاڵێن تۆ لایەکت عیلمانیە و لایەکت ئیسلامیە چۆن ئەوە هەڵبژار. قورئان کتێبێکی خوایی گەورەیە، زۆر شتی تایە لە هەمە جۆرە، هیچ شتێ نەماوە قورئان باسی نەکرد بێت. لەبەرەوە حەزمە کرد من بتوانم تەفسیری قورئان بکەم. بەڵێ دیوانی گۆران ڕەنگە دەجارم خوێن بێتەوە. پرچی ئەو کچە ڕەژماڵی گەرمیان و کوێستانمە کە هی شاعیری گەورەی کورد لەتیف هەڵمەتە، هەر لە کاتی چاپکردنیە و ناویشمی پێوەیە سپاسی کردوم کە هاوکاری نووسینەوەی شیعرەکانی بووم لەو سەردەمەیە. ئەم دوو کتێبە بە زۆری ئێستاش ئەیان خوێنمەوە وەکو شتی ئەدەبی، بەڵام شتی مێژووی هەمیشە مێژووی کورد گرنگە بەلامەوە و خۆم کتێبێکم نووسیوە بە ناوی کۆمەڵی ڕۆشنبیری کوردیەوە، زۆر گرنگە بەلامەوە ئەو کتێبە. کتێبێکی ترم نووسیوە لەسەر ئاوازدانەری سرودی ئەی ڕەقیب، ئەوە زۆر گرنگە بەلامەوە، هەم وەکو مێژوو، هەم وەکو هونەر، هەم وەکو ئاواز و گۆرانی کوردی زۆر گرنگن بەلامەوە. دیوانی سەلامم خوێندۆتەوە و پێشکەشم کرا پێش 2 ساڵ کە چاپیان کردەوە بەرگە تازەکەی بە دووسێەوە. سەلام شاعیرێکی گەورەی کورد بووە و متەرجیمێکی گەورەش بووە، جەنابە دەزانی یەکەم کەس ئەو بووە خەیامی کردووە بە کوردی، چوارینەکانی خەیام. مامۆستا لە خوێندنەوە هیچ شتێک پەشیمانی؟ نەخێر. بۆچی؟ چونکە ئەگەر بەدڵیشم نەبێ شتێک لەو کتێبە تێگەیشتوم کە چی نووسیوە بە خراپی، لەبەرەوە لە هیچ کتێبێک پەشیمان نیم کە خوێند بێتمەوە. من وەکو لە پێشەکەوتم لە ساڵی 1970ەوە سەرەتای 1970 لە ڕۆژنامەی هاوکاریەوە دەستم پێ کرد بە هەڵەچن، دوایی بە نووسەر، دوایی بە سەرپەرشتیاری لاپەڕە، ئەوجا لە گۆڤاری ڕۆژی کوردستانە بۆ پێی ئەندامی دەستەی بەڕێوە بردننی کۆمەڵەی ڕۆشنبیری کوردی بووم لە بەغایە، بووم بە نووسەر لەوێش، بووم بە سکرتێری نووسین، هەروەها بەڕێوەبەری نووسین. لەوێشەوە ڕۆژنامەیەکیان داینێ، ڕۆژنامەی ئاسۆ، کوڕەکەشم هەر بە ناوی بۆ ناوەوە ناونا، لە ڕۆژنامەی ئاسۆش دیسان بەڕێوەبەری نووسین بووم و گۆشەی تایبەتیم هەبوو لە لاپەڕەی دواوەیە بە نێوی کانیلەی بەرئاسۆ. ئەمە بە کورتی پێش لە هەروەها لە ئیزگەی کوردی بەغاش ئیشم کردووە، هەم وەکو ئامادەکار و پێشکەشکار
و ئەمە بە کورتی کارە ڕۆژنامەوانەکانم بەڵام وەکو نووسین تا ئێستا 20 نامیلکە و کتێبم نووسیوە و وەرگێڕاوە لەوانە 2 کۆمەڵە چیرۆک بۆ مناڵان بە نێوی زەوی شاهۆ ساختکردنەوەی دیوانی شێخ عەبدولکەریمی قادر کەرەمی بەرزنجی دەوری 7 دیوانە شیعری کوردیم کردووە بە عەرەبی لەوانە ئارونی ئارام ئیسماعیل دیوانی دکتۆر ئاراس ئەلحەسرە دیوانی بەکەر حەسەن زۆری تر ڕەنگە نەیەتەوە بیرم ئێستا هەروەها کتێبی کۆمەڵەی ڕۆشنبیری کوردیم نووسیوە کتێبی دروستبوونی ڕۆژنامە لە جیهاندا تەکوین الصحف في العالم کردومە بە کوردی لە عەرەبیەوە و کتێبی المراجعات بە عەرەبی مناقەشەی نێوان شێخی ئەزهەر و گەورە شیعەیەکی گەورە مامۆستایەکی شیعەیە کردومە بە کوردی و چەندین کتێبی تری ئاینیم کردووە بە کوردی کتێبێکی ترم کردووە بە کوردی هەم قانونە و هەم شەرعیشە هی دکتۆر سید ئەحمەد بەرزنجیە زۆر کتێبی تر نایەنەوە بیرم وەکو کتێبی کتێبی تەسفیر کردومە بە کوردی چیرۆکێکە بازنە نامەتیەکانی کوردی فەیلی ئەکا دکتۆر موعەید عەبدوستار کاظم نووسیوێتی کۆکردنەوەی چیرۆکی ئەددومیا کە کراوە بە عەرەبی و لە گۆڤاری ڕۆژی کوردستانەوە چەند ئەڵقەیە بڵاوبۆتەوە هی دکتۆر ماعرف خەزنەدارە من کردومە بە کتێب نازانم زۆری تر ئەوە نەم لەبیرە